سرەتا یاخۆ بەخێر بەسەر چاوەماتن خۆشحاڵ بووم کە گەورەی خۆتان منتان وەسەر کردوتەوە. من ناوم شێنە محەممەدە، دانیشتوی هەڵەبجەی تازەم و بەشی ژمێریاریم تەواو کردووە. 4 ساڵە بێت بەشی ژمێریاریم تەواو کردووە و دوای ئەوەی کە ئەم بەشەم تەواو کرد سێرم کرد کە لە هەموو ڕوویەکەوە دامەزراندن نییە، نەک بۆ من بۆ بەشەکانی تریش، بۆی هەوڵمما دەسەوساندا نەنیشم و بەهرەکانی خۆم و توانەکانی خۆم وەگەرخەم. ئیتر سپاس بخوا لە شوێنێکەوە لە ئیساتیکەوە من دەستم پێ کرد و من لێرەوە سپاسیانەکەم لێوە دەستم پێ کرد و ئیتر دوای 2 ساڵ سپاس بخوا کە بوومە خاوەنی ئیشی خۆم. لە سەرەتاوە هەموو شتێک قورسە، یعنی ئەگەر تۆ بتوێت پرۆژەیەکی ئاوە دروستکەی لە کاتێکا کە بۆ منە من ئافرەت بووم کۆمەڵی قسە ئاهاتە سرم، بەڵام سپاس بەخوای گەورە کە توانم ئیشەکەم دەست پێ بکەم و پشت بەخوای گەورە پشت بە خێزانەکەم کە یارمەتیان نام لەخوا بەزیابێ کە دەستم کرد بە ئیشەکەم و دەستم پێکردووە. من قەت هیچ کاتێک لە ڕزق نەترساوم، یعنی حەزم کردەوە کە ئەو هونەرەی کە پێمە ئەو توانایی کە هەمە دەری بخەم و دایمەن شتێکم بە خۆم وتووە هەر لە مناڵیەوە، یعنی ئەو لە مێشکما بووە کەوتومە هیچ کەسێک هیچ ئینسانێکە یەتە سەر ئەم دنیاوە بێهودە دروست نەکراوە. هەڵبەت یعنی ئەبێت ئیشێک بکات کە دوای ئەوەی کە لەم جیهانە نەما جێپەنجەی خۆی دیاری کات. سەرەتا کە دەستم پێکرد هیچم نەئەزانی، یعنی ڕاستە من ئەموت خولیایەکم هەیە، ئەموت دیزاینێک، یعنی ئیشی دیزاین و ئەوانە ئەتوانم بکەم، دڵنیام لەوەی کە باشم لە دیزاینە، بەڵام نەم ئەزانی کە خۆم لەو بوارە لە چ بوارێکە ئەدۆزمەوە لە دیزاینە، بۆیە خۆمم لە بۆری دیزاینی کێکە دۆزیەوە زیاتر جەخت لەسەر ئەو ئەکەمەوە کە دیزاینی بۆنەکان و دیزاینی کێکی بێرزدەی و ئەوانە بکەم. جگە لە ئەوەش کێکی قاژ و کۆمەڵێکێکی تر ئەفرۆشم کە خۆم دامناون، جگە لەوە کێکی چکولات و کێکی نۆتێلا ئینشاءڵڵا بەرەو پێش دەچم و ئەمە دەست پێکێک ئەبێ بۆم، چکە بەتەمە ئینشاءڵڵا پرۆژەی زیاتر و پرۆژەی گەورەترم. تاکە ئامانجیشم لە ئەوە ئامانجی سەرەکیم لە ئەمە کە ئەیکەم ئەوەیە کە چەند گەنجێک و چەند ئافرەتێکی بەتوانەی شارەکەم ئینشاءڵڵا بخەمە سەر کار و ئیشی خۆیان ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە ناوی خوا بەخێراتنیەوە بەڕێزەکەم. وەڵا بۆ شوێنێ سەرەتا خۆی حەزی لەم کارە بوو، زۆریش لە ماڵەوە ئەوەیە دایک و کچ بە یەکەوەن و ئەوانە حەزی لەو ئیشانە بوو، جارجار ماڵی بۆ پیسەکردنەوەی تە ئاوا بەهرێکی تیا بوو لە ڕاستیە. تقریبی 2 ساڵیشە کارەکە، ئێستا لەخوا بەزیەوێک خۆی ویستی وا بوو کە ببێ بە خاوەن ئیشی خۆی. ئیتر بە پشتیوانی خوا ئێمەش پشتگیریمان کرد و یارمەتیمانیا و تا ئێستا ئاوا هاتووە. سوپاس بۆخوا. وەڵا سوپاس بخوا. ئیتر ئەم دوکانەکەی وا دروست کردو دوکانێکی کچانیە، با بڵێن زیاتر ئافرەتیەت پیاویژیە دیواتە پیا بۆ سەفەری ئەیبات ئەوان ئیتر بە عیدی میلادە و قاژەکێکە ئەوان ئەفرۆشێت و ئیتر زیاتر بۆ ئافرەتانە.